بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ باسی ڕووداوەکانی ساڵی 2021 دەکەین، بزانین ساڵی 2021 چۆن ساڵێک بوو بەلای هاونیشتیمانیان و هاوڵاتیانی شاری هەولێر. ئەمڕۆ لە خەڵک دەپرسم ئایا ساڵی 2021 ساڵێکی خۆش بوو؟ ئەی چ ئومێد و هیوایەکتان بە ساڵی نوێ هەیە؟ ئایا گۆڕینی ژمارەکان کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوەمان؟ ئایا ڕووداوەکانی ئەم دوایە هیچ کاریگەریەکی هەبووە لەسەرمان؟ پلانمان هەیە بۆ ساڵی نوێ؟ چیمان ئامادە کردووە؟ و لەسەر ساڵدا ئێمە پێویستە هەڵپەڕین یاخود دابنیشین لەگەڵ خۆمان و بیر بکەینەوە کاتەکانمان چۆن بەسەر بردووە و لە چیدا سەرفمان کردووە و تۆزێک حیسابات لەگەڵ نەفسی خۆماندا بکەین. ئێوە لەگەڵمانە بن، من سەرنج و بۆچوونی هاوڵاتیانتان بۆ دەگوازمەوە. بینەرمان بن. ساڵی 2021 بەڕاستی پڕ بوو لە کارەساتی زۆر ناخۆش و جەرگبەر. خۆشیەکان شتێکی وانە نەبوو، ینی شیاوی باسکردن دێ سەبر بەرەو خراپی دەڕوە بەرەو باشی ناڕوە بەڕاستی. ساڵی 2020 بیش وچی ژیان خۆشنەوی بێکەڵکە مسلمان دەبی بگیری ئەو سارێک لە عمرمان دەڕوە. سارێکی پڕ نەهامەتی بوو بۆ فەقیر و خەراب. خەریکە دەچینە ساڵی 2022 ڕووداوەکانی ساڵی ڕابردوو چۆن بوو بەلاتەوە؟ زۆر سپاس وەڵاهی بەداخەوە، ینی ئەو ساڵی 2021 بەڕاستی پڕ بوو لە کارەساتی زۆر ناخۆش و جەرگبەر، لەوانەش ئەو کۆچی گەنجانی بە کۆمەڵ و هەروەها ئەو کارەساتە سروشتیانی بۆ دوایی یەک دوو جار ڕوویاندا لە هەولێر بەڕاستی بەڕای من زۆر خەفەتبار بوون. هیوادارم ئینشاڵڵا کارەساتی وا دووبارە نەبتەوە. باشە، وەکو پلانی تاکە کەسی خۆت ئەو پلانانەی کە داد ناو لە ساڵی 2021 هاتە دی؟ بێگومان لەبەر هەندە هۆکار نەخێر ناتوانین، لەبەرەوەی ئێستا ئەو قەیرانەی کە هەیە ئێستا لە کوردستان بەڕاستی کاریگەری زۆر نەرێنی هەیە لەسەر تاشی کۆمەلگا بەگشتی. هیوادارم ینی ساڵی 2022 ئەو قەیرانە بەتەواوی بنبڕ بکرێتن و بە تایبەتیش زروفی فەرمانبەران، چکە فەرمانبەران چینێکی زۆرن لەو کۆمەلگای ئێستا. هیوادارم حکوومەت یاریمی کوردستان کۆتایی بەو کێشەی بینی لەگەڵ بەغدا. پێویستە لە ساڵی نوێدا ئێمە چی بکەین؟ چۆن بەرنامە بۆ خۆماندا بڕێژین؟ ئایا دەکرێت ساڵەکانمان هەروەکو یەک بێت، تەنها گۆڕنی ژمارەکان بێ؟ بێگومان نەخێر هەر گۆڕینی ژمارە نیە، ینی پێویستە لەسەر هەر تاکێکی ئەو هەرێمە هەوڵ بدا بەردەوام خۆی بگۆڕی. ینی ژیان بەردەوام لە گۆڕین باشە، نەگات و هەر لەسەر یەک تایم بمینێەوە. ینی دەبیێت و هەوڵ دەی پرۆژەی لە خۆت دروستکە، ینی فکرێ بکێ دانێ فکرە دانێەوەبی چەند پرۆژەی لە خۆدانێ بتوانی لەو ساڵە ئەنجامی بدەیت. بێگومان ساڵی 2021 کارەساتێکی زۆر گەورە ڕوویدا. هیوادارم ئینشاڵڵا کارەساتی وا دووبارە نەبتەوە. هەم کۆمەلگا و هەم حکوومەتیش دەبێ پیلانمان هەبێ بۆ ساڵی 2022 بۆەوەی جارێکتر ئەم کارەساتە دووبارە نەبتەوە. باشە، لە 2021 خۆشیەکان چی بوو کە دیتت؟ بەخدای بێگومان خۆشیەکان شتێکی وانە نەبوو، ینی شیاوی باسکردن بێ ماشەڵڵا، ینی هەمووی پڕ لە نەهامەتی و دەردەسەری و ئەو کارەساتە سروشتیە بەسەر ئێمە داهات. بەڕاستی لەبیر ناکرێت زامەکە و ساڕێژیش نابێتن. بەڕاستی 2021 زۆر ناخۆش و بەلاتەوە. بێگومان ئەو کارەساتەی بەو دوایەی یعنی کارەساتێکی وا بوو لە ناو دڵی یەک بەیەکی تاکی ئەو کۆمەلگایەدایە و هەرگیز ئەو کارەساتە لەبیر ناکرێتن. دەکرد بە ساڵی نوێ هەیە، پێ دوایە ساڵی نوێ دەبێتە مای خێر و خۆشی بۆمان. ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە ساڵی 2022 دەبتە ساڵێکی خۆشی و ساڵێکی ئاشتی و تەبایی. ئیشاڵە لە ساڵی 2022 هەموو حزب و لایەن و کۆمەلگا ینی دەستی ئاشتەوایی بۆ یەک درێژ بکەن و ئاشتی بەرقەرار بێتن و بووتە مای خۆشی و شادی بۆ ئەو کۆمەلگایە. داوا دەکەی لە 2022 لایەنە سیاسەکان لەگەڵ یەکدا تەبابن بۆی خەڵک ئاسوودە بێت؟ بڵێ بێگومان ئیشاڵە لە ساڵی 2022 هەموو حزب و لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە و دەستی ئاشتەوایی بۆ یەکتری درێژ بکەن و بەڵکو ئەو کۆمەلگایش لە ژێر سەریوان
ئینشاڵا بە ئاسوودەی دەژین پشتیوان بەخوای گەورە. بەڕاستی ساڵێکی بریم خۆش بوو خۆش نەبووم لەبەرەوەی زۆر چشتی ناخۆشمان دیتووە و مەسەرەن وەکو ئەو کۆچبەرانە ڕۆژ نییە نەڵێن هەندێک خەڵک مەسەرەن لەو باری جەخنکاوە و مردووە و وەزی ئابووریشمان زۆر خراپە بەڕاستی حکومڕانی یارێم ئەمنیەکەی باشە بەڕاستی بە سەراحەت قسەی بکەم بەڵام ئابوووریەکەی زۆر خراپە ڕۆژ بە ڕۆژ چشگرانتر دەبی کە گرانیش دەبی هەرزان نابتەوە کەواتە خۆشیەکان چیە ئەتوو الحەمدوللا بە زۆندەی ئەمن و ئەمانەکەمان هەیە ژینە وەڵای لە هیچ ڕۆژ بریم خۆشە کە دەبینی ئەو گەنجانە تەخەڕوجیان کردو و خوێندنیان تەواو کردووە بەڕاستی دانە مەزراینە دەبینی بێش و کار دەسوڕێنەوە بەڕاستی خۆش نییە ساری نوێش ئینشاءالله بەرنامەی تۆکمە دانێن باش بیتن بۆی هەم خەڵکەکە ئیسیفادەی بکە هەم حکومڕانیەکەشیان باشبی ئابووریش باشکەن بۆی ئەو خەڵکەش بەڕاستی ئەمە پێمان خۆش هەر ملەتی خۆمان حکوم بکە بە ناوی کورد و کوردستان و مەسەرەن پێمان خۆش نیە لە جارشکە یەکەشکە بێتەوە حکوم بکە و زۆر باشە پێ دوایە ساڵ بە ساڵ نەهامەتەکان زیاتر دەبن ڕوو لەو گەل و لەو نیشتیمانە دەکەن والله ئەگەر ئاوا بڕوە ئەرێ والله لە بۆی تۆ جستانە بەرمی لە نەفتە چاپ ڕەوانە دیتێ بۆ ملەتی یعنی بەڕاستی مەعانەتەکان زۆرە بەس هیوادارین بەرەو باشی بڕوە ئینشاءڵڵا لەو ساری نوێ بەرنامەی چاک و لە ساڵی نوێدا چی بکەن حکوومەت چی بۆ میلەت بکات والله ئێمە پێویستیمان بۆیە بەڕاستی ملت ببتە بابی حکوومەت ببتە بابی ملەتی بەڕاستی نەک مەسەرەن ئێستا مەسەرەن لە هەندە شوێن هەیە تاخم و هەندێک لۆ خۆم ئی تۆش دەخۆم بەڕاستی پێویستە بەڕاستی ملت چاو بۆ بەرنامەی خۆدا بخشێنتەوە بەڕاستی ئەو کەسەی شیاو نیە لە شوێنی شیاو نیە بالای باتن کەسی شیاو لە شوێنی شیاودانێ بەڵکم حکومڕانیەکە باش دەبی بۆ ساری نوێ بەڵکم حکوومەتەکەش باشتر دەبێت ئەو پەندە کوردیە بۆ ئێستا دەگونجێ کە دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار وەڵاوە 20 سارە دەگونجێ نەک ئەو سار ئەوە 20 ساڵە دەرێن سار بە سار خۆزگەم بەپار یعنی سەبر بەرەو خراپی دەڕوە بەرەو باشی ناڕوە بەڕاستی ئێستا خاستان بەڕاستی ئێستا کار لەوەتی ئەمە بەبیرمان دێ دوو حکوومەتمانەیە لە کوردستان زۆنی سەوز و زۆنی زرد بەڕاستی ئەمە هیوادارین ئەوەش نەمینێ بەڵکم یەک حکومڕانیەش تەندروست بیتن باشترە هەم بۆ ملەتەکە هەم بۆ حکوومەتەکەش باشترە ساڵی 2021 چۆن بوو بەلاتەوە ساڵێکی چۆن بوو پڕ لە خۆشی بوو پڕ لە نەهامەتی بوو وەکو تاکێک چۆن دەڕوانیە ڕووداوەکانی ساڵی 2021 بڕوان بە ساڵ و شتیوانە ساڵێکی قوڕ بەسەری بلۆ خەڵکی فەقیر ساڵێکی نەهاتیە ساڵ بەس ڕقەمە هیچ گرنگێکی نییە لەگەڵ من ئەو کاتە فەقیر ژیانی خۆشەکە ژیانی خۆش بی ینی ساڵ هیچ گرنگێکی نییە باز 21 22 23 با ساڵ 2100 بی وچی ژیان خۆشنەوەی بێکەڵکە پێ دوایە لە 2022 خەڵک ژیانی خۆشتر دەبی هەتا ئەوانە ئەو هابن خۆشتر نابی ئەی چۆن خۆش دەبێ بەخۆی بەگۆڕینی عقلی خەڵک خۆشتر دەبیش ئەگەر خەڵک عقلی بگۆڕێ لە بەدوو ئەوانە نەکەوی بەسە واز بینی تاوە وازیان لێ بینی تاوە بەسە خلاص ینی پێ دوایە لەگەڵ گۆڕینی ژمارەکان لەگەڵ هاتنی ساڵی نوێدا پێویستە بیرکردنەوەشمان بگۆڕین پێویستە بیرکردنەوەی تەندروستتر و باشترمان هەبێت بیرکردنەوە بەس زمانی عەسری عەجەڕیبی ئەتی بدە بیرکردنەوەمان بگۆڕێ لەبەرەوەی ئەگە تەماشا بکەین ئەو حکوومەتە هیچ تەشتیدا بەردەستنی لە ئەو خەڵکەی بەڕاستی خزمەتی خەڵک ناکە هەتووە نتوانی خزمەتی خەڵک بکەی ئەمە دوونێ پێرێ چوومە خەستەخانەی بەدینەتۆ خەستەخانەی گەورە بینایەکی گەورە یەک قەترەی ساوی نەبووە ئێ باشە ئەو بینایە لۆ نایگۆڕن بیکەنە پڕی ئەوەکەن بیکەنە گاوداری شتیوە باشتر نیە بیکەنە گاوداری شتیوە باشتر نیە لۆستە تو خەستەخانە لۆچێکە تو قەترەکەن دەبی شتەکەن دەبی حکوومەتێک بی نتوانانی دامەزرادن بکاتەوە لۆست و حکوومەت لۆچیە نتوانانی بەرملی نەفت لەسەر خاچی نەفت بی خاچی زێر بی خاچی نەفت بی لۆچتە برام باسە واز بینین لە وشەی پڕ لە درۆینەی ئەحلامی و دەوڵەتی کوردی و واز لە شتانە بینی ئەو خەڵکە ژیانی دەوێت بەس عیبە تەواو ئەو خەڵکە ژیانی دەوێت کە ئەمر لۆچما من سامرکە خەڵک دەبینیم دەگریێ وەکو خۆم الحەمدوللا بای ئەوەی هەیتم کە پێ بژیم بەڵام خەڵکێک دەبینم کە دەگریێ ژیانی ناتەواوە نالەبارە زۆر خەڵکەکە ینی قەردارە فەقیرە ینی بار و گوزەرانی تەواو نییە هەنێ کە دەمەشا لەو وڵاتێک کۆمەڵە قەیران هەیە لەو وڵاتە دەست پێکم بە 2 ساعاتێکە مایکەت بەرنادەم ئەو وڵاتە پڕی قەیران پێی دەڵێن وڵاتی قەیرانەکان وڵاتی کچە مۆدێلەکانە وڵاتی قەیرانەکانە وڵاتی مافیا و سفور و وڵاتی هۆتێل و وڵاتی کەرتی تایبەت و کەرتی نەخوێندەواری و وڵاتی جانە تەسبیرمان مەکە لەم وڵاتەوە بێزاری جان نەبێت تێدای برای بەڕێزم ئەتو مایکەتی نایتەکە من ڕاستەکەت دەرێم کارتی حکومی وێران بووە کارتی تایبەت وڵاتی کارتی تایبەتە بەڵام هەیە لە بەرامبەری شادەڵێ
لە بەرامبەریشا دەڵێ ئێمە لە چاو ساڵانی پێشوو زۆر گۆڕانکاریمان بەسەردا هاتووە و ئەوە هەوە خەڵکە خەڵکێکەیە دەڵێ ئێمە لە چاو ساڵانی پێشوو زۆر باشترین گوزەرانمان باشترە خەڵکێکی چۆنن خەڵکێکی ماستاوچی دواکەوتونە ڕێگە ڕێزم لە هەندە خەڵک ئەگە تەماشا خەڵکی بڵێ خەڵکەی بەغیرەتی لێە خەڵکەی بۆ ڕەمی لێە بەڵام تەماشا دەکەین لوقمەی خراپە ینی چینێکی خراپ ئەویت کەشتێکدا ناویت کەش پیس کردیا لەگەڵ ڕێز و تەقدیرم ساڵی 2021 بلێم ڕۆژەشی ناخۆش زۆر ڕۆدا و خەڵکەک بێپارە بوو خەڵک ئیش نییە هەموو ساڵ لە ساڵی هیوادارم ئەو ساڵە ساڵ 2022 لەو ساڵی خۆشتر بێت چکە ئەو ڕاستی لەو ساڵی تووشی زۆر توش بووینە وەکو برێن بێپارەی کاسبی دەربەدەری برانی پێشمەرگە ئەو ئەشڕی داعش دەست پێ کردەوە بەڕاستی کابرا هەیە لە ماری خۆی دینارەشینێ بخوا سە کابرا لە جەنگە هیوادارم نییە سار بە سار خۆشتی بەس لەو سارە هیچ خۆشیمان نەدیت قسەیە ڕاستە و پەندە کوردیە کە دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار خۆزگەم بەپار بەرێ هیوادارم ساڵی 2022 سارەکی خۆش بی باشە ئەو ڕووداوە ناخۆشانەی 2021 باس کرد لەگەڵ ئەوەشدا خەڵک هەیە لە سەرە ساڵدا ئاهەنگ دەژێڕێ و هەڵدەپەڕێ ئایا ئەو ساڵا پێویستی بە هەڵپەڕینی یان بە بیرکردنەوەیە فکر پێم خۆش نە کەس بۆ یادی سەر ساری بچی لە بەوەی کابرا دەچی بە ئەوی خۆی شەشیگونا حەبە من کابرات و سارێک لە عمر دەڕوا ئێستا ئەتو دەچی سەرە ساری دەکەی لە خۆشی خۆت کە سەر سارەکەت بەڕێ کردیا ئایا ئەو سەرە خۆشی ئەوە دەی پێم باش نییە کەس زۆر زۆریش هیوادارم خەڵکی فەقیرمان زۆرە کابرا هەیە لەو سارێک خوا لە خۆت ئەوە نەکەنا لی بێزارە ئەستا کابرا بۆ خۆم لەو ساری 2021 ڕۆژی زۆر ناخۆش ئەمن یەکەم برادری خۆشەویستی خۆم لە دەستمدا لە تقریبان 10 ڕۆژ دەبێ ناخۆشتم ڕوودا بوو لە کنم بڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمودەیەکی هەیە دەڵێ ئینسانی موسڵمان نابێ دوو ڕۆژی ژیانی وەکو یەک بێ پێدوانی ئێستا ئێمە ساڵەکانیشمان تقریبان وەکو یەکە نەک ڕۆژەکانمان ساڵ ئێسەوە دەکەن ساڵ دەڕوە ئەتو مانگ سیمانی بکەم مانگ بوویتە وە دەکەم مانگ دەڕوە کاکە سەرە سار نازانی کەژی دێ سال دەکەم بوویتە 6 مانگ پێشتر کابرا مانگ ئێستا من کرێت چیمە دەبتە سەرە مانگ کرێکی خۆم دەدەم ئەوە زوو دەڕوە ئێسم چام خەپا دەکەم سەرە مانگە سەرە سار هەودەکە دەڕوە بەس هیوادارم هەموو سەرە سارێک نەگاتە سار 2022 حەزم ڕۆژێکی خۆش بی عالم پێک بێتەوە کابرا هێلێک عازە هەیە مەسەلەن دەسا عەفلێ هیوادارم کەس یادی سەرە ساری نەکە تۆپ و تاکێک وەکو خۆت پلانت داناوە بۆ نمونە لە ساڵانی داهاتوودا لە کرێسی ڕزگارت بێ ببێ ساحب خانووی خۆت وڵا خۆزگە بە خۆزگە 100 مەترم هەبە خۆزگە 100 مەترم هەبە ئێستا هەمومانژێ دەبی 250 زاری کرێ خانیمتەم ئەوزە هەیە نییە و مشکلی خۆی دەبی پەیداکەم ئیشیش نییە کاسبیش نییە دێمە ئێرکوانەوەشی گوتی معاشمان هەیە 500 ئەوش چ نییە بەش هیچمان ناکات ساحب شەحب مندار و موچەکەت 500 ڕێک نیوەی بۆ کرێخانیە نیوە بۆ کرێخانیوەش 6 مندارم هەیە پارەکەش دا بۆ 6 مندارەکە معنە هیچ نامینێ بەس قناعەتم پێ هەیە ساڵی 2021 بەڕاستی پڕ بوو لە کارەساتی زۆر ناخۆش و جەرگبەر خۆشیەکان شتێکی وانە نەبوو ینی شیاوی باسکردن بێ سەبر بەرەو خراپی دەڕوە بەرەو باشی ناڕوە بەڕاستی ساڵ 2007 بی وچی ژیان خۆشنەوەی بێکەڵکە مسلمان دەبی بگیری ئەو سارێک لە عمرمان دەڕوە سارێکی پڕ نەهامەتی بوو بۆ فەقیر و فەخارات ئێمە کە دەچینە ساڵی 2022 پێویستە لەو ساڵەدا چۆن بکەین چی بکەین بۆ ساڵی نوێ ئەوە نەگەرەکمانە باش بێ وەضع باش بێ ئەم عالەمە سراحەتی بکە جەم جێگە من خەڵک بەغام بەس لێرە سراحەتم کردووە ئاوەڵە بەس 5 ڕۆژە زۆر نییە بەشکەمە مانگی دوو مانگیش ئەم سەر ساڵش لێرە تەوا بکەن لەگەر ئەم جماعەتە خۆشە قسەکەیە لە کوردەواری دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار وەڵام ئەمە ساڵ بە ساڵ خراپترە بێ جار نازانوی تر سار بە ساڵ خراپتر ئاوەڵە لەبەر چی وەڵە لەبەر
ئێوە جێ لاتان الحەمدولە باشترە بەس لامان ناوەڵە باش نییە ئەم ساڵە نەختێ باش بوو بەشکەم ساڵی تر لەمە باشتر بوو هیوا دەخوازی باشتر بی چۆن پێت وایە ساڵی داهاتوو باشتر لە خۆشتر خۆشیەیە عالم عالەمە سراحەت بکەم عالەمە دێوەها هین پیاسە بکە و خۆشە 2021 چۆن بوو خۆش بوو ناخۆش زۆر خراپ بوو سارج خۆش نەبوو هیچکە ساری بوو گرانی بوو ئارەوەڵات جاو سار بە تەمای خوای ومێدت وایە لە ساڵی ئایندە باشتر بێ خۆشتر بێ شاڵە باشترە باشە ئێمە کە سەر ساڵدا دێ دەبینین خەڵکانێکی هەڵدەپەڕن ئاهەنگ دەجێڕن ئایا پێویستە ئێمە بۆ ڕۆیشتنی تەمەنمان ئاهەنگ بجێڕین یاخود بیر بکەینەوە و تۆزێک محاسبەی نەفسی خۆمان بکەین ئەنگلۆمە نابێەوە نیە ئەنگلۆ جێژنی مەسیحیانە ئیمە نییە ئەمە مسلمان دەبی بگیری ئەو سارێک لە عمرمان دەڕوە بۆ ڕۆیشتنی ساڵێک تەمەنمان پێویستە بگرین ئارێوەڵە ئەو زەرری خۆمان هەموو چەندێک بە پێویستی دەزانی ئێمە دابنیشین بیر بکەینەوە کە ئەو ساڵەمان چۆن بەڕێ کرد چەند نزیک بووینەوە لە خوای گەورە چەند هەنگاو لە خوای گەورە چوینە پێش چ کارێکی خێرمان کردووە وڵا زۆر دەگەڕێتەوە سە شخصەکە شخصەیە ئیشی باشی کردیەوە هەشتا ئەو ساریش بێ هەر لەو یار خراپە هیچ فارق ناکات کابراگە خراپی کار خراپی دەکەن خۆی ساڵ بە ساڵ خۆشم ئەم ساڵە ئەمە تەواو بوو بە هەرامەرە تەواو بەشی شاڵە ساڵی 2002 ئیشاڵە 2020 ئیشاڵە باشە بێ ئیشاڵە 2022 باشتر دەبی ئیشاڵە بەیزنی خوا پێغەمبەر ئەو ساڵ ناخۆش بوو ئەم ساڵ زۆر مەشاکل بوو تا چەند پێویستە کە ساڵی نوێدە ئێمە لە خوای گەورە نێزیک بینەوە هەنگاوی زیاتر بەهاوێن لەبەرەوەی تەمەنمان کەم دەکات زانی چیە خۆی دایمە خوا بناسی خدا بناسی شەو ڕۆژ کاخەوی بڵێ خدای خۆت دەزانێت خۆت ڕەحمت داوە خۆت ڕزقمە دێ خۆتەی بڕی چونکی خواتەعالە گە ڕزق بداتە سەری دڵتەکە بە ژۆرە دڵتە داتێ نەک تۆستا با ئەم دنیاین تۆ بێ هەرەمری ئەم دنیای ئەم هەولێرە گشتی تۆ بێ هەرەمری یان هیچ نامێنێ بۆتە بەس ئەوە تا من ئێستا 80 ساڵ ئەمرمە موالی 40 80 ساڵ ئەمرمە ئەوە تا سوال ناکەم ئەمە نافرۆش تا ئێوارە چەندێکت بەدەست دەکات کەوان هی نازانمەوە لە بانیەوە دەچمە حتا 11 فروشە 5 با پارەی تێلەدەم 6 ئەوە بۆ خواردنی تر خواتەعالە پیاوی باشی زۆر هەیە لە خۆ پێغەمبەر بەزیاد بێ ڕۆژانە ئەو بڕەپارەکەمەی بەدەست دێنی بەڵام ئامادەنی بۆ نمونە دەستپان کێوە لە هیچ کەسێک ناوەڵە ئەوەڵە بە ڕۆژی بەیانیان لە هینم لە ئازادیم لای لە پای ئازادی بەرامبەر ئەلەوانە فرۆشم باشە کە تەمەنمان کەم دەکا ئێمە پێویستە لە محاسبەی نەفسی خۆمان بکەیان هەڵپەڕین نانە محاسبەی نەفسی خۆت بکە ئەی چۆن هەڵپەڕین چییە هەڵپەی کوێ بکە هەر ڕۆژی هەڵپەرکێ نامێنێ نەمخێر نامێنێ چونکی ئیمڕۆکە عالەم زۆری گەرە دەست بکەیتەوە پارە براتێ ئەگە کشتی وا بفرۆشی کەمە ئەلەوە لێ بچێنێ سوالکەی دەنێ بە سوالکەری بە هەموو کەسێ ناکرێ ئێستا ئەوەندە بای چەندە؟ ئەمە بای 8,000 دینارە 8,000 بەڵێ ئەگە ئەوەندەی بفرۆشیەوە دەسیەوە مارێ؟ ئەدیارە وەڵارەمەوە بۆ تێرەڕم باشە ئەمن ئەوانەت هەموو لێ دەکردمەوە بەڵام دەمەوێ ئێستا بچیەوە بۆ ماڵ لەبەرەوەی ساردا نامەوێت زیاتر سەرمات بی بە قوربانە یاخوا و ئەو محەتەیە شارەبی لەی بەزیاد بێ دەگەت تۆ حەمەتان درێژ گەورە تەمەنت پڕخێر و بەرەکەت بکە لە ئێستا ئەوە بۆ من تۆش بڕۆ بۆ ماڵەوە باشە باوکەکەم باشە چاوەکەم باوکەکەم قوربان مەمنونم زۆر چی خەڵاتێکم پەیام یاخوا ئاوەدان بێ ئینشاڵڵا ڕەحمەت لە باوک و دایکتان بێ باوکەکەم خوا ئەمەتان درێژکە ئینشاڵڵا بە خۆت و مۆزەفەکەت و حیاتەکەم باوکەکەم ئەوەی تو ئەگەی خەینە نامێ باوک ئەوەیان لۆ ئەی بەزیاد بێ ڕەحمەتی بەڵام دەمەوێت بچیەوە ئەمڕۆ پشوو بدەی ئەمە بیکەم عەلا خێر بۆت ئەوەشیان هەر لۆ خۆت بی باشە بەڵام بڕۆ بۆ ماڵەوە زۆر ساردە هەرە وەڵا ماڵی ئاوا بێ نای خوای لێ بێن بڵێ بە خاتی پێغەمبەر
بەخاتی هەموو پێغامبەرەکان ڕەحەم لە ملەتە بکە ملەتی کورد زۆر فەقیرە ملەتی کورد زۆر ڕەحمی هەیە بزانە هەموو ملەتێک ئەگە ڕەحمی لێ بە کوردە ڕەحمی هەیە کورد بێڕەحم نییە کورد شەریفە بەستە شوانەکەی شوان نییە شوانەکەی شوان نییە نەوەڵە ساڵی 2021 کە ساڵێک بوو تێپەڕی چۆن ساڵێک بوو بەلای تۆوە واللهی پێشەشی بە خێراتنتان دەکەم سارێکی برێم خۆش بوو خۆش نەبوو لۆ هەموو ملەتی کرد سارێکی پڕ نەهامەتی بوو بۆ فەقیر و فەخارات ڕاستی سارێکی دڵگران بوو بەو ملافاوە و بۆ ماوەی بۆ ئاخیربوونەی یعنی چەند برایەک شەهید کردن بە ناحەق ڕاستی جێگای داغ بوو ڕاستی ئابووری کوردستانیش زۆر کاریگەرە لە سەمرەتی کورد بەڕاستی جێگای داخە هیوادارم 2022 ببتە مای خۆشی و شادی بۆ ملەتی کورد بە ئاواتەکانی خۆی بگا هیوادارم لە ساری 2022 لەگە ئاهەنگ جێڕاندانیمەوە ڕاستی ئەمن باشە لە کاتێک دەبینین ساڵێک تێدەپەڕێنین دەچینە ساڵێکی نوێوە جا ئەو ساڵە 2022 بێ 2023 بێ ئێمە ئاهەنگ دەجێڕین کاتێک تەمەنی خۆمان کەم دەکا نزیک دەبینەوە لە مردن پێویستە ئێمە ئاهەنگ بجێڕین یان محاسبەی نەفسی خۆمان بکەین نەخێر ئەسڵن لەگە دانیمە لەگەر حەفلە جێڕانەوەی دانیمە تەپەن ئینسان دەبی عەقل لە ڕابردوو خۆی وەگری برێو نەرێ سار بەرسان ئینسان گەورە دەبی تەمەنی بەسەدەچی ئەو ئاهەنگ جێڕانە ئەمە دەستکەوتی گەورەمان بەدەستێناوە یاخود هەر عادەتەکە و فێر بووینە عادەتە چی بیانی وەرماگرتیە نەخێر ئەسڵان لەگە دانینە ناوەڵڵا بەشۆکو تاکێک چی هیوا ئاواتێک تێکە لە 2022 بە تایبەت بۆ تو بێتە دی وەڵڵا وەکو تاک من ئاواتم لۆ خۆ بەز نییە لۆ هەموو ملەتی کورد وەکو خۆتیش وەکو خۆم قەت هیچم نییە هیوادارم ملەتی کورد هەمی کەوتە خۆشی پێ دوای دەکەوینە خۆشی لە 2022 شتیوان بەخوای مێت بەخوای گەورە خوا ڕحم بکە بۆ ملەتەی ئەم ساڵی ینی بڵێن ساڵی 2021 بەڕاستی نەهامەتیە زۆر بوو بۆ کورد بەڕاستی یعنی من گەنجێک لای خۆمەوە هیچ خۆشیێکم نەدی بەڕاستی لەو ساڵەیە خۆشیت نەدی وەڵی خۆشی مەسەلە چییە یعنی تۆ بڵێ کە من لە کوردستانە بم لە وڵاتی ئەوها خۆشە بە من ئیشە نەبێ کارە نەبێ من بیکەم یعنی دڵم بەچی خۆش بێ یعنی بڵێم کە من بڵێم ساڵێکم لا خۆش بێ خۆی ژیان بە ئیشکردنەوە خۆش کە تو ئیش و کارێک نەبێ یعنی وەڵا ژیان بە تۆ هیچ نییە ئێستا ئەگەر تو ئیش و کارێک ببینیەوە دڵخۆش دەبی پێ دوایە ساڵێک خۆشە بەلاتەوە بەڵێ ئەڕەوەڵا ئیشێ بدۆزم و بەسەر ئیشێ دامەزرێم ئەڕەوەڵا خۆشترین ژیانمێ و وڵاتەکەم الحەمدولیلا زۆر خۆشە بەڵام وڵاتش بە ئیشەوە خۆشە یعنی هەزارەها گەنجێ لە کوردستانە زۆر بێ ئیش و کارە ئیسم بێت و ئیمساڵ ساڵ 2022 بێت و خوا ئیشەکەم بدات لەسەری دامەزرێم ئەرەوەڵا خۆشترین ژیانە بۆ من انشاءالله هیوادارم پلانت هەیە وەکو خۆت بە دوای ئیش و کارێکا بگەڕێ یاخود بە دوای داگەڕاوی یان هەردانیشت و چاوەڕێ ئیش و کارێک دەکەی والله نەوەڵا ئیشەکەم بڵێ پاس ئیشەکە وەک بڵێ پاس یعنی پاش ژیانی پێبەڕێکە یعنی ئەوەت ئیش شتێک ناخوازم لە دنیا بڵێم خوا ئەوەم بەتەمای شتێم پێی بگەم چکە ئیش و کارەکەن یعنی هیچ ئاواتێ ناخوازم لە دڵخۆما و خۆم پێ سەرقاڵ بکەم یعنی لە 2022 هیچ ئاواتێکت نییە خۆزگە بخوازی بۆت بێتە دی نە بەخوا نێشتا خۆزگەم نییە ئارەواڵە هەتاکو ساحێبی ئەو حکومەتە بین گەنج هەمووی بەخوا نەک منەوە قسەیە گشتی واڵێ هەتا ساحێب ئەو حکومەتە بین گەنجی کوردستان هیچ بێز ناکەن باشە بینیمان لە 2021 گەنجێکی زۆر ڕۆیش بۆ دەرەوەی وڵات و هەندێکیان لە دەریاکان خنکان و کۆچی دواییان کرد ڕۆژانەش دەبینین فرمێشتی دایکیان کە سوکاریان ئەمانە ناخۆشی بوون تۆکو گەنجێک ئەگە ساڵی 2022 دەرفەتت بۆ ڕێک بکەوێ لە ساڵی 2022 دەڕۆی ئامادەی وڵاتە بەجێبێڵی یاخود هەر لێرە دەمێنیەوە والله نەوەڵا بەتەمانیمە وڵاتە بەجێبێڵم ئەرەوەڵا بەتەمانیمە وڵاتە بەجێبێڵم یعنی ئەمە چێکمان کردێ بێ ئەوان لەسەر حکوم دادین بەڕاستی هەندێک کەسیان زۆر بەرزۆ کردووە هەندێک کەسێک گەنج مەکتەبشی تەواو کردو هیچی بە هیچ نەکردەوە لە ماڵ دانیشتۆ یاخود لەو قەڵایەوە سێرەکەی دەبان ئاربانەش تەفرۆشە ئەوە چیە مەکتەبەکەشی تەواو کردو نەوەڵا بەتەمانی دەرچم و هەلێ تۆیان بێ هیوا کردووە ئەرەوەڵاوانە منیان زۆر بێ هێوا کردو ئەرەوەڵا با لەسەرەوە قسەیەک شت بۆ بکەم ئەم قسەی پەس بۆ گەنجی کوردستانە
باشە وڵاتێکم پڕ خاک و گەوهەر بێ وڵاتێکم پڕ خاک و گەوهەر بێ کە ئەو وڵاتە هیچ خۆشی بۆ من تیانە بێ کە هەمیشە خۆشی منی لە بمپاناوە بەڵام هەمیشە دزی بۆ مەسوولە. ساڵی 2021 بەڕاستی پڕ بوو لە کارەساتی زۆر ناخۆش و جەرگبەر خۆشیەکان شتەکیوانە نەبوو ینی شیاوی باسکردن دێ سەبر بەرەو خراپی دەڕوە بەرەو باشی ناڕوە بەڕاستی با ساڵ 2007 بیش وچی ژیان خۆشنەوەی بێکەڵکە ئەو مسلمان دەبی بگیری ئەو سارێک لە عمرمان دەڕوە سارێکی پڕ نەهامەتی بوو بۆ فەقیر و فەخارات. ئێمە ساڵێک لە تەمەنمان ڕۆیشت لەو ساڵەدا زۆر ڕووداوی ناخۆشمان دیت پێویستە لەسەر ساڵەکەیدا هەڵپەڕین ئاهەنگ بژێڕین یاخود تۆزێک بی لە خۆمان بکەینەوە بی لە ژیانی خۆمان بکەینەوە. وڵای ڕاستەکەی ینی سپێس بۆی ناکە تو ئافلەی بکەی یانەوەی بکەی وەرە ئازا دەکا لە خۆی دەکا ناکە ئەوڕێ ینی سار 360 ڕۆژە عسێ بکەی ینی 6 مانجی هەمووی ئافلەیە یاعی نەورۆزە جێژنەیە ینی هەمووی مناسباتەکان ئافلەیە تێدەگەی نیو سا دەمینێتەوە نیو سارەکەش بەوەی سرا ناگەی لە باتیەوەی ئافلێ بکێت و ینی فکرش دۆخت بکەوە ژیانەکە ینی ئیوەی نیە تو بچێت ئەوەی بکەی یان سەردا دێت و با سەردا مشکلەیە شتە پێویستەوەکو تاکێک پلانمان هەبێ ئامانجمان هەبێ بۆ ساڵی داهاتوو گۆڕانکای لە خۆت بکەی ینی بزان لە ئەو سار چ شتەکە غێرت بۆ چ شتەکە نەقز بۆ چ شتەکەت کەم و کوردی تەیە هەوڵ بدەی ئەو ساڵی نوێ خۆت سار بکەی نەکە تو زیاتر ینی خۆت خراپ بکەی زیاتر بەرەو خراپی بچی هەر لە سەوەی خۆت بەردەوام بێ فکر بکەی بزانە پار مانگمان کە مانجی دوو پار مانجی سیاری ئەوانێ ئەو 12 مانگی ڕۆی شتێ بزانە چ غێرەتێکتە بۆ چ شتێکی ناشرینتەوە چ شتێکتە بۆ ئەو ساردا بێت کە دەگاتەوە ئەو ڕۆژێک کە پار ئەو شتت کردیا ئەو ساردا بێتەوە بە چاکە پڕی بکەوە ینی پێت وایە ساڵ بە ساڵ ژیانمان خۆشتر دەبێ یاخود نەهامەتی زیاتر ڕوومان تێ دەکا خۆی بە فکری بخۆش نابیزن ینی ئەو ڕمیساڵ ئاو دێتەوە کە کارەبە دەبڕێ کارەبا دێتەوە ئەوە دەبی ینی هەتا عیبەکە ئەوە دەبیست مشکلەک ینی کۆتایی پێ دێتن چێشەکە ڕوود داتەوە معاش نامینێ ئەوە نامینێ ئەوە ینی هەموو بێگزای کۆتایی بێ شتەش سادەکە شتەکە تێگەستەوە هەمووش بێگزاری سا نابیتن بە فکری من ئەوە نابیتن ینی بەو دەرەزەی گوتی سار بەسار خۆزگەم بەپار والله برم سار بەسار خۆزگەم بە 10 سار نەکس بەپار بە منداڵی ینی هەتا عەفدە و هەژدەی باشە بەس لە هەژدەی بەو لاوە تا تووشی لەبەر دەڵی خۆزگەم بە 10 ساڵ پێشێستا چی وای کردو ئەو خۆزگەی بخوازی ئەو کاتی خۆشتر بوو ڕێزم ئەو کاتی ینی خەو مشکلت نەبوو بەشتەر وچی کە قسەک دەکاتە تەمە ینی مثال 10 سا 20 سا 25 سا کە ژین دێنەوەی دێنیتن مشکلەیەک توش دەبیتن کرێتی ژنی نانە و ینی 1001 کێشەی توژەی بەس ئەو کاتی کە دوو گەنجی ینی فکرەیز ناکەوە ینی پێ بڕێ و دەستێت ڕۆژێت 2000 سەر بکە پێ بڕێ و دەچی ژنت نییە ینی کرێچینی لەگە ماری باوکی کێشەت نییە بەس کات و ژنتی ناوێ کرێتی بووی معاش نەبوو ئیشت نەبوو هزار مشکلێت توش دەبیتن و لێ دەری خۆزگەم بۆ کاتی کە ژنم نەبوو کە کێشەم نەبوو ساڵێکی ناخۆش بوو لەبەر چی ناخۆش بوو لەبەر ئەو ڕووداوانەی کە ڕوویدا شتێکی وای تیا نەبوو هەمووی ماڵوێرانی و کارەسات کە ڕوویدا بەسەر کورد هات باشە ئێمە ئەو هەموو کارەساتەمان بەسەر هات لە 2021 تووشی هەموو قەیرانە بووین تووشی ناخۆشی تووشی کۆمەڵێک کارەسات بووینەوە بینیمان هەزاران گەنج ئەم وڵاتیان بەجێهێشت بینیمان دایە منداڵەکەی خۆی لە دەستدا کە هەمووی بە کارەسات بوو ئەمانە پێویستی بەوەیە ئێمە دابنیشین و بیرکەینەوە و تۆزێک بە خۆداچنوۆیە بکەین بۆ ژیانی خۆمان یاخود لەسەر ساڵدا هەڵپەڕین نا پێویستەکەوەکو حکوومەت بەرنامەیە بێ ئەو شتانە چارەسەرکە بۆچی ڕوویدایە بۆی لە دووبارە ینی ڕوو نەدەنەوە پێ دوایە ساڵی 2022 ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە جارێکی دیکە ڕوو نەدەنەوە بەڵێ ڕووەدەنەوە بە زیاتریش ومێتت بە 2022 هەیە ناوەڵە دەڵێن ساڵی 2022 تەنها گۆڕینی ژمارەکانە تۆش هەروە دەڵێ لا ئێمە وایە ئەی لای خەڵکی دیکە لای خەڵکی دەست وڵاتەکان تر بەرنامەدانن ینی ئیشەکەن وانە وەک لای ئێمە نییە باشە تۆ وەکو خۆدۆکو تاکێک ئیسپلانێک داناوە لە 2022 هیوا بخوازی بۆت بێتە دی پلانەکانت جێبەجێ نییە من لە زمنی لە چوارچێوەی
ینی نظامێکە ژێم ئەوە ئەمان سوڕێنێ نا ینی بەدەست من نییە وەکو ینی بەرنمەی تاک زۆر تاسی ناکە بەرنمەی حکوومەت میویمە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو سەرنجی وڵاتیان بوو لەسەر ساڵی نوێ خەڵکوتیان پێویستە کاتێک کا ساڵی نوێ داهات یان هاتە پێشەوە پێویستە بیر بکەینەوە لەگەڵ خۆماندا بنیشین کە ئەو ساڵەمان چۆن بەڕێ کرد و لەسەر ڕووداوەکانی ساڵی 2020 وتیان پڕ بوو لە ناخۆشی و نەهامەتی هەر ڕۆژەی فرمێسکی ئازیزێکمان دەدیت هەر ڕۆژەی نەهامەتی و ناخۆشیێکمان دەدیت دەمان بینی ماڵێک لە بێنەوتیدا هاوڵاتیەکانیان خێزانەکەیان لەدەستدا دەمان بینی دایکێک جگەر گۆشەکەی لەدەستداوە دەیان کارەساتی دیکەمان لە ساڵی 2021دا بینی خەڵک گوتیان ئەم پەندە بۆ ئێستا زۆر گونجاوە کە دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار هیوادارم لە 2022دا خۆزگە بە 2021 نەخوازیین تاتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوا دەکەم خواتان لەگەڵ